بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. بۆردومانی سوپای تورکیا بۆ سەر چیای شنگال کاردانەوەی بەرفراوانی لێ دەکەوێتەوە. ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیاش ڕای دەگەنێت ئۆپەراسیۆنەکان بۆ سەر چیای شنگال و باکووری سووریا بەردەوام دەبن. بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدی سەرەکی دکتۆر فایق گوڵپی سەرۆکی ئەکادمیای سیاسەت و هیزری دێموکراسی، هەروەها لە هەولێرەوە دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانستە سیاسەکان لە زانکۆی سەلاحەدین تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. هێرشەکەی تورکیا بۆ سەر چیای شنگال کاردانەوەی جیاواز بە دوای خۆیدا دەهێنێت. پارتی دیموکراتی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا پەکەکە بە هۆکاری بردومانەکە دەزانێت. پەکەکەش دەڵێت ئەم هێرشە دژی هەموو گەلی کوردە و پێویستە هەموو هێزە سیاسیەکان هەڵوێستیان هەبێت. مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا نیگەرانی خۆی بۆ لێدانی سەنگەرەکانی پێشمەرگا لەلایەن سوپای تورکیا دەردەبڕێت و پەکەکە بە هۆکاری سەرەکی بردومانەکە دەزانێت. مەکتەبی سیاسی پارتی ئاماژە بەوە دەکات دەبێت پەکەکە شنگال چۆڵ بکات ئەگەر کەمترین خەمخۆری بۆ خەڵکی ناوچەکە هەیە. پارتی کرێکارانی کوردستان پەکەکەش لە ڕاگەیەندراوێکدا بە توندی ئیدانەی هێرشەکانی تورکیا بۆ سەر چیای شنگال و قەرەچوخ لە ڕۆژاوای کوردستان دەکات. لە ڕاگەیەندراوەکەیدا پەکەکە دەڵێت ئەم هێرشانە دژی هەموو دەستکەوتەکانی گەلی کووردە، پێویستە هەموو هێزە سیاسیەکانی کوردستان هەڵوێستان هەبێت و نەتەوەی گرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش دژی بوەستنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستانیش ئیدانەی هێرشەکەی تورکیا دەکات و داوای دووبارە نەبوونەوەی دەکات. لە ڕاگەیەندراوێکدا مەکتەبی سیاسی یەکێتی ئاماژە بەوە دەکات دەبێت کێشەی شنگال بە گفتوگۆ و ڕێسا و یاسای حکوومەتی هەرێم و بەغداد چارەسەر بکرێت. خاوەنی ڕاستەقینەی شنگالیش حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی شنگالە. باشترین چارەسەریش پێکهێنانی پارێزگایەکی نوێیە بۆ ئەم ناوچەیە. لالاکی ترەوە هەریەکە لە فراکسیۆنەکانی کۆمەڵ و گۆڕان و یەکێتی و یەکگرتوو بزوتنەوە لە پەرلەمانی کوردستان لە بەیاننامەیەکی هاوبەشدا ئیدانەی هێرشەکەی تورکیایان کرد. لە بەیاننامە هاوبەشەکەی ئەو 5 فراکسیۆنەی پەرلەمانی کوردستاندا هاتووە سوپای تورکیا بەرپرسیارە لە کوشتن و هەر ماڵوێرانیەک بێتە ئاراوە. داواش لە کۆمەڵگەی نێودەوڵەتی دەکەن ئیدانە و ڕێگری سوپای تورکیا بکەن بۆ ئەو هێرشانە چونکە دژی یاسا نێودەوڵەتیەکانە. هاوکات هێرشەکەی سوپای تورکیا کاردانەوەی حکوومەتی عراقی بەدوای خۆی داهێنا و داوای دووبارە نەبوونەوەی دەکات. حەیدەرەبادی سەرۆکوەزیرانی عراق لە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسیدا ڕایگەیاند هێرشەکەی تورکیا پێشێلکردنی سەروەری خاکی عراقە و تورکیا ئاگادار دەکەینەوە لە دووبارە نەبوونەوەی. بەرەبانی شەوی ڕابردوو سوپای تورکیا هێرشی ئاسمانی بۆ سەر چیای شنگال و چیای قەرەچوخ لە ڕۆژئاوای کوردستان ئەنجامدا. باپی لێدوانی وەزارەتی پێشمەرگا لە ئەنجامی هێرشەکەدا بۆ سەر چیای شنگال 6 پێشمەرگە شەهید بوون و 8 دیکەش بریندار بوون. لالاکی ترەوە وتەبێژی هێزەکانی پاراستنی گەل ڕایگەیاند لە ئەنجامی هێرشەکەی تورکیا بۆ سەر چیای قەرەچوخ 20 شەڕڤان شەهید بوون و 8 دیکەش بریندار بوون. سوپای تورکیاش لە ڕاگەیەندراوێکدا باس لەوە دەکات لە چیای شنگال و قەرەچوخ 40 çەکداری پەکەکەیان کوشتووە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کاوتۆر فایق بەخێر بنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە خوێنەوەی بەڕێستان بۆ هێرشەکەی فڕۆکەکانی تورکیا شەوی ڕابردوو بۆ سەر چیای شنگال و ئەم چیای قەرەچوخ چییە؟ ئەوە درێژە پێدەری سیاسەتە شۆڤینی و ڕەگەزپەرستی و فاشیەکانی دەوڵەتی تورکیایە کە ماوەیەکە باسیەکە بە تایبەتی لە ماوەی ڕابردووە باسیەوەیان کرد کە لە بەهارە هێرشی سەر شنگاڵەکەین و لە چەند ڕۆژی ڕابردووشە دوای هەڵکردنی ئاڵای هەرێمی کوردستان لە کەرکووک ئەردۆغان هەڕەشەی کرد کە ئەو ئاڵایە گەردە نەگرن لەسەرتان نەکەوێت. لەبەرەوە ئەمە ئەو وعد و پەیمانە نەبوون کە دەوڵەتی تورکیا یا ئەردۆغان بە شۆڤینیەکانی تورکیایدا بوو کە
کە دوێنێ شەو لە سەعات دووە لە یەک کادا بردمانی هێزی پێشبەرگەی کرد، هێزی یەبەژەی کرد و هێزەکانی یەپەکەی کرد و لەو هێرشەدا کە خۆی ئەڵێ من هێرشەکە بۆ سەر پەکەکە بووە، یەک کەس لە هەپەگا کە هێزی پاراستنی پەکەکەیە نەبرینار بوو نەشەهید بووە لەو هەموو شوێنانێک ئەو قەسفی کرد. هێزی پێشمەرگەی کوردستان لە باشوور 6 کەس شەهید بوون، 10 کەسێکیش برینار بوون، 9 کەس 10 کەسە، یەپەژە ژماری 5-6 کەسیان لێ شەهید بوو و برینار بووە. یەپەگە کە هێزی ڕۆژاوای کوردستانە و لە قەرەچۆخە و لێرەژ نییە، ئەوان ژنجێکی 20 کەسیان شەهید بووە. کەوتوریسە تورکیا دەڵێ مەسەلەن هێزی پاراستنی شەنگال و هێزی پاراستنی گەر لە ڕۆژاوی کوردستان و لە ڕوانگەی و پەکەکە حسایی بۆ دەکات. تورکیا ببوورە پەکەکە فکر ینی ئێستا منیش بەلای تورکیا و منیش پەکەکەم، بەس من کابرایەکەم خەڵکی باشووری کوردستانم، قوربانێکی زۆریشم داوە، پێشمەرگە بووم، لێرەش خەبا دەکەم، بەڵام وەکو فکر وەکو هەڵوێستی سیاسی لەگەڵ پەکەکەم. ئەوانەش ئەو یەپەژەیە کە لە شەنگال شەهید بووە، وەکو من قەناعەتی وایە کە بۆچی هەندێک خەڵک قەناعەتیان وایە کە مارکسیزم لینیزم ڕێبازێکی سیاسی بۆ ڕزگارکردنی مرۆڤایەتی، هەندێک کەس قەناعەتیان وایە کە ئیسلامی سیاسی ڕێبازێکە بۆ هەمان مەبەست، هەندێک کەس قەناعەتیان وایە کە لیبرالیزم وایە تا کۆتایی. مەسەلەی پەکەکەش فکرە، هەندێک خەڵک و لایەنی سیاسی قبول یەکەن وەکو ڕێخستن سەر بە پەکەکەنین، وەکو هێزی عسکەری ژیان لە پەکەکانی پارێزی شەنگال لەقێکی پەکەکەنی وەکو فکر وەکو فکر وا بەس وەکو تەنزیم خەڵکی لە ڕووی عسکەری لەژێر کۆنتڕۆڵی پەکەکەدا نەخێوانیە. ئەوە ڕاستە ئەو کاتانەی کە پەکەکە هاتە ئەوێ دیفاعی لە خەڵکی شەنگال گرت، هەندێک خەڵکیان لەوێ پەروەردە کردووە، بەڵام ئێستا لەوێ نەماون. فەرمو قەسفەکەی ئەمڕۆی کە ئەو چۆن شوێنانە بوو، یەک کەسی پەکەکە بەرنەکەوتەوە، یەک هێزێکی هەپەکە هێزی پاراستنی گەل کە هێزی پەکەکەیە بە فەرمی لە باکوور خەبا دەکات، دژی تورکیا شەڕەکە، هیچ یەکێ لەوانە بەرنەکەوتن. پێشمەرگەی هەرێمی کوردستان بۆ خۆ دژی تورکیا شەڕ ناکە، یەپەژە بۆ خۆ دژی تورکیا شەڕ ناکە، یەپەگە بۆ خۆ دژی تورکیا شەڕ ناکە، دژی داعش و دژی ڕژێمی سووریا شەڕی کردووە. لەبەرەوە لەم حاڵەتانە بێجگە لە شۆڤێنیزمی تورکیا، بێژگە لەوەی کە تورکیا ناوێت کورد لە ڕۆژاوای کوردستان و لە باشووری کوردستان خاوەنی دەستکەوت بێ، هیچێکی نییە، هەر کەسێکیش بیان و بێنێتەوە بۆ ڕەوایی بە هێرشەکانی تورکیا، یا خۆی گێلەکە یا خۆی فرۆشتە بە تورکیا دێنێتەوە. مەسەڵەن ڕاگەیاندنەکانی پارتی چۆن بیانی چی مەسەڵەن ئێستا کەناڵ 24 و ئەوانە ئەڵێن خەتای پەکەکەیە، لێدوانەکەی پارتی ئەڵێ خەتای پەکەکەیە، وەزارەتی پێشمەرگە ئەڵێ خەتای پەکەکەیە. باشە خۆ پەکەکە لە قەرەچۆخ نەبووە، باشە تورکیا بۆ ناچێت لە شوێنێکی کە لە پەکەکە بات کە هێزی خۆی لەوێ هەیە. یعنی ئەم مەسەلانە بەڕاستی تورکیا سیاسەتێکی شۆڤێنی دیکتاتۆریانەی هەیە، زۆر باش هەر دەستکەوتێکی گەلی کوردە. تێوی سیاسی پارتی داوا لە پەکەکە دەکەون ناوچێت چۆڵ بکات تا چۆڵی کردووە پەکەکە لەوێ نییە ئێستا، بەڵام ئەو هێزانەی کە دروست کراون ئەو ئەخرەوە هێزانە خۆیان ئەزانی چۆنەکە کە ئێستا مەسەڵەن هێزی ئەمریکی هاتووە پێشمەرگەی هەرێمی کوردستانی پەروەردە کردووە، هێزی ئەڵمانی هاتووە فێری تەدریبی کردوون. ئایا ئەم هێزانەی ئێمە بوون بە ئەمریکی و بوون بە ئەڵمانی؟ نا، نی بەس پەکەکە مەشقی پێکردون، بەڵام مەشقی پێکردون و لە ڕووی فکریشەوە مەسایەسا ینی لەوانەیە فکری پەکەکەیان قبول بێ، فکری عەبدوڵڵاوجیان قبول بێ، نەک پەکەکە. بەڵێ سوپاس دەکەم، دواتەگەرم وڵای باز کاک دکتۆر. ئەگەر بچین هەورە لای کاک دکتۆر ساڵح. کاک دکتۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. خوێندنەوەی بەڕێستان بۆ هێرشەکەی تورکیا بۆ سەر چیای شنگال چییە و پێتان وایە هۆکارەکەی چییە کە تورکیا و بردومانە بۆ سەر و ناوچەیە ئەنجام دەدات؟ بەڵێ، پێشکە ئەم هێرشە بێتە ئەنجامدان چەندین جار هێزی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان داوای لە پەکەکە کردبوو کە بینیتن چیای شنگال چۆر بکاتن، بەڵام ئەمەی کە جێگای داغ بوو، یعنی بە هەموو شێوەیەک دەتوانین بڵێن کە پەکەکە ئامادە نەبوو کە چیای شنگال چۆل بکاتن، هەر لەوێن دەماوە و حتا پێش ئەم هێرشە ناکۆکی پەکەکە دەگەڵ هێزی پێشمەرگەش دەتوانین بڵێن کە چەند پێش ئێستا ڕوویدا لە نێوان خودی هێزی پێشمەرگە و پەکەکەوە. بەڵام بە قەناعەتی من نەک تەنیا لە ناوچیای شنگالدا، ئێستا ئەگەر تەماشای پارێزگای دهۆک بکەن، زیاتر لە 500 گوند لەناو پارێزگای دهۆکدا کێشەی هەیە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە ناتوانن بچنە سەر گوندەکانی خۆیان کشت و کاڵ بکەن، ژیانی خۆیان بەسەر ببەن، لەبەرەوەی کە پەکەکە تێدایەوە. پەکەکە ئەمەی کە شتێکی سەیرشە لەم هاوڵاتیانەی هەرێمی کوردستان گومرک وەردەگرێتن، باش وەردەگرێتن، یان ئەگەر پارێزگای
هەولێرش ئێمە تەماشا بکەین لە قەندیل و زۆر گوندەکانی دەوروبەری لەوێن دەرهندێک سنووری گومرکی دانایە و هەتا ڕێگاناداتن کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەوێن دەرهاتوو چۆ بکەن یعنی بە شێوەیەک لە شێوەکان پەکەکە باوەڕی بە ئایدۆلۆژیایەک هەیە ئایدۆلۆژیایەکەی دەناو چارچیوەی کوردایەتیدا نییە یعنی بەو شێوەی نییە کە خزمەت بە بەرژەوەندی نەتەوەی کورد بکاتن بەڵکو بە شێوەیەکی گشتی لە ژێر کاریگەری تئۆریەکانی کۆمۆنیستیدا باوەڕیان بە هەندێک لە ئەفکاری مارکسیستی و کۆمۆنیستی هەیە کە دەیانەوێتن زیاتر ئەم ئەفکارانە بەڵاو بکەنەوە نەک ئەوەی کە بینن کار بۆ بەرژەوەندی نەتەوەی کورد بکەن دەناگەر بەو شێوەی نەبێتن ئێستا چ بەڵێ زۆر باش ئێستا بەڕێزت پەکەکە یاخود تورکیا کامیان بە هۆکاری سەرەکی ئەو بۆردمانە دەزانن تورکیا هۆکاری سەرەکیە مقەسری سەرەکی تورکیایە کە ئەم بردومانەی کردووە بەڵام هێزەکانی پەکەکەش نابێتن ئەم بیانویە بدەنە دەست تورکیا کە بینیتن تورکیا بە ئاسانی ئەم جێگانە بمباران بکاتن یان احتمالی هەیە لە داهاتوودا تورکیا بینیتن هێز ڕەوانەی بکاتن هێزی زەمینیەوە بینیت ڕەوانەی شنگال بکاتن و خۆی لەوێن دەرجێگیر بکاتن بمێنێتەوە یعنی کورد چ دەکاتن ئێستا خۆی دەوڵەتی ئەمریکا لە پنتاگۆن ڕایگەاند بەڵێ ئێمە ئاگامان لەم هێرشانە هەیە دەوڵەتی وەکو ئەمریکا ڕێکخراوەنەتەوەی گرتووەکان ناتوانێتن هیچ ڕەتفعلێک نیشان بداتن خەڵکی هەرێمی کوردستان دەتوانێت چ ڕەتفعلێک نیشان بداتن بۆیە بە قەناعەتی من ئەگەر بێت و پەکەکە واز لەم سیاسەتە بینیتن شنگال شۆڵ بکاتن ئەم ناوچانە شۆڵ بکاتن ئەو کات بیانوش ناکەوێتە دەدەست سپای تورکیادا کە بینیتن ئەم ناوچانە بمباران بکات بەڵە زۆر باشە بەس کاکتۆر فایق باز دەکە ئەو هێزانەی کە ئێستا لە شنگالن ڕاستە لە ڕووی سەربازیەوە لەیان پەکەوە مەشقیان پێکراوە بەڵام سەر بە پەکەکەنین و وەلقێکی پەکەکەنین بەڕێز من ڕێزم هەیە بۆ بەڕێز کاکفایق کە ئەمانە بەحەز دەکات ئەمە بۆ کاناڵەکانی ڕاگەیاندن دەتوانێتن شتێکی باش بێتن بەڵام بۆ ئێمە کە بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن کە زانیاری زۆر باشمان لەسەر ئەم واقعەکە هەیە و لەسەر خودی پەکەکە هەیە ئیتر ئێمە بۆ ئێمە سەلمێنراوە کە ئەمە هێزەکانی پەکەکەنە و لە ژێر کاریگەری پەکەکەدانەوە چۆن بڕیار وەردەگرن باشترین نموزەجش ئەوەیە ئەم هێزانەی کە لەوێن دەربوون ئەم جێگایان چۆڵ کردووە هەر لە تورکیاوە بە شێوەیەک لە شێوەکان زانیاریان بۆ هاتووە کە ئەم فڕۆکانە دێن ئەوێن دەربمباران دەکەن و ئەوێن دەریان چۆڵ کردبوو تەنیا هێزی پێشمەرگە بوو کە زانیاری وای لەسەر نەبوو کە ئێمە دیتمان هێزی پێشمەرگە هاتنە شەهیدکردن بەڵام هیچێک لەوان هیچ کێشیان بۆ درست نەبوو بەڵێ زۆر باشە بەڵام ڕەجەب تەیب ئەردۆغان کەمێک لەمە پێش کۆنگرێ ڕۆژنامەنووسیە بوو وتی هەرێمی کوردستانمان ئاگادار کردوتەوە لەو هێرشەوە رووسیا و ئەمریکاش ئاگاداریە و هێرشانن رووسیا و ئەمریکا ئاگاداری ئەم هێرشانە بوو وەکو پێنتاگۆن کە باسی لەسەر کردووە هێرشەکە کرایە هیچ هەرێمی کوردستان پێشتر پێش ئێستا کە ئێمە تەماشا بکەین دەتوانین بڵێن کە سەرۆک ئەنجومەن وەزیرانی تورکیا چەند مانگ پێش ئێستا سەردانی بەغدای کردبوو کە پێویستە پەکەکە شنگار چۆر بکاتن ئەگەر شنگار چۆر نەکاتن هەر بە بەغدای گوتبوو کە من هێز لە بەرامبەر پەکەکە لە شنگار بەکار دەینم بۆیە هەرێمی کوردستان زۆر مەحاوڵەی کرد دەگەڵ پەکەکە زۆر گفتگۆی کرد کە بینیتن پەکەکە ئەم جێگایە چۆل بکاتن بۆ ئەوەی کە کێشە بۆ شنگار نێتە دروستکردن بەڵام پەکەکە تێڕوانینی تری هەبوو کە بەڵێ تر ئەمە دەبێتن لەوێن دەربمینینەوە دەبێتن نازانم ڕێخستنەکانی خۆمان بە چوێن دەردەبین بەهێز بکەن خۆی لە خۆیدا بە قەناعەتی من ئەمە نەک تەنیا ئێستا لە داهاتوش کێشەی زیاتر بۆ خەڵکی شنگار دێتە دروستکردن بەڵێ سوپاس دەکەم کاکتۆر لەسەرەوەی کاکتۆر باسێکی سەبارەت بەوەی کە ئەو هێزانی ترکە لەو منتقەی بوون بۆیە قوربانیان کەم بۆ زانیاریان لە هەبوو بەڵام ئەردۆغانیش باز لەوە کارین کوردستانی ئاگادار کردوێتەوە یعنی لەسەر ئەو بۆچی مەسەلەن مادەم هێزی پێشمەرگە دەکرێتە قوربانی خۆی ئەگەر پەکەکە ئەوەی کاکتۆرڵێ ئاگادار بوونایە چۆن خۆیان شاردۆتەوە ئەلبەتە ئەگەر بە هێزی پێشمەرگەشیان نەوتایە بە یە پێشەشیان ئەوت کە ئەگەر سەر بە خۆیان بابڵێ هێزە شنگالیەکان یا هەریج نەبووایە بە هێزەکانی ڕۆژاوای کوردستانیشانەوت کە زانیاریکی وا هەیە تورکیا بردمانمەکە ئێمە خۆمانە شارینە یۆش خۆتان بشار بەڵام و کاری چێبوونم ئێستا لەسەر چێ شنگال شەش پێشمەرگە شەهید بووە
بەڵام بزانام لە ئەو هێزی پاراستنی شنگال هیچ باش شەید بوون ئەوانیش چەند شەید 5 کەسیان یا 6 کەسیان شەید بوون بریناریشیانەیە بارەکانیشیانەوە بووە بەڵام ئەوەی کە ینی خۆی تورکیا ڕاستە هەرێمی کوردستان ئاگادارە لەوە بەس تورکیا هەرێمی کوردستانە خەڵەتێنێ چۆن مەسان ئێمە پێش هاتنی داعش من چاودێری ڕووداوەکانەکەم وەکو چاودێرێک هەندێک لە برادرانی پارتی دیموکراتی کوردستان باسی ئەوەیانە کرد کە چۆن ڕێکەوتنێکی سەربازی لە نێوان ئیسرائیل و تورکیا هەیە هەرێمی کوردستان و تورکیاش خەریکە نزیگە بنەوە لە دروستکردنی ڕێکەوتنێکی سەربازی بەس کە داعش هاتی هێرشی کردە سەرمان شنگالی گرت و مەخموری داگیر کرد و خەریک و پەلاماری هەولێر بە داوای هاوکاریمان لە تورکیا کرد هەرێمی کوردستان تورکیا نەهات بە فریامانەوە و هزار بڕووبیان و هێنایەوە بە قەناعەتی من تورکیا بە هەرێمی کوردستانی وتووە بەس لە پەکەکەیە بەڵام لە ئەوە ڕاز ناکە لە پێشمەرگەژەیە لە هەمان کاتدا ینی ئەو سیاستەی کە تورکیا لەگەڵ هەرێمی کوردستانە پێڕەویەکە سیاستێکی ڕاست نییە درۆکە لەگەڵ هەرێمی کوردستانە ئەمە ڕۆژەکەشە و لە ڕابردووشە ئەمە زمونەمان هەیە ئەمە لەگەڵ داگیرکارانی کوردستانە ساڵی هەفتا بۆ هەفتا و پێنج لەگەڵ ڕژێمی شای ئێرانە شای ئێران و پارتی دیموکراتی کوردستان و شۆڕشی ئەیلول ئاواچوو بوون بە ناویەکە و زۆر سقیان بە یەکتریە و بەڵام لە کاتی پێویستە پشتی شۆڕشیان شکان بە قەناعەتی من ئەگەر برادرانی پارتی دیموکراتی کوردستان و ڕاگەیاندنەکانیان لەسەر ئەم سیاسەتە بڕۆن کە تورکیا بە دۆستی خۆیان بزان و ئەو لێدانی هێزی پێشمەرگەی کوردستان بە هەڵەیەک بزانن ئەمە بە زووترین کات ئەکەونە هەڵەوە و ئەبنۆ پارویەکی زۆر زۆر ئاسان بەدەم تورکیاوە مەسان بۆ نمونە ئەگەر ئەمڕۆ لێدوانی داوە تو ئەردۆغان بە سوپای تورکیاش لێدوانی بدایە بڵێن ئەو ئێمە کە قەسفی هێزی پێشمەرگەی کوردستانمان کردووە لە باشووری کوردستان بە هەڵە بووە داوای لێبوردنەکە ئێستا نەخێر کوا چی هەیە داوای لێبوردنی بکایبی و تا بە هەڵە بووە لەبەرەوە باشەمانە ئەوەی کە تورکێتە ئێستا نەوت و هەڵە بوو و داوای لێبوردنی کردومان چمانەیەکی مانەیەوەیە بە بەرنمەیە لە هەپە گەژەدا لە یەپە گەژەدا لە یەپە ژەژەدا لە پێشمەرگەژەدا لە ئێمەژەدا لە هەمومان یعنی ئەبێ ئێمە تر تێبگەین لەو مۆزوعە ئەوە نامەیەکە نامەکەی ئەم جارە بۆچی لە هێزی پێشمەرگەی داوە بە قەناعەتی من لەبەر دووشتە یەکەم لەبەر ئاڵا هەڵکردنی هەرێمی کوردستان لە کەرکووک دووەم لەبەرەوەی کە ئێمە بەرەو ڕاپرسیە چین باشە پارتی دیموکراتی کوردستان لەلایەکە ئەڵێ من ڕاپرسیەکەم بۆ سەربەخۆیی کوردستان لەلایەکی شەوە تورکیا بە دۆستی استراتیژی خۆی زانێ باش ئەمە چەندی بەچەند تورکیاش ئەڵێ باکووری عراق بە هەرێمی کوردستان تورکیاش ئەڵێ ئێمە دژی سەربەخۆین ئێمە دژی لەگەڵ یەک پارچەیە خاکی عراقای نازانم چی تا کۆتایی خۆم قسانەکە ئیکەن هەر لە خۆیان نایکەن بۆچی تا ئێستا وەکو حکوومەت هێرێم مامەڵەکە حکوومەت هێرێم ناکەن تورکیا هەروەکو باکووری عێراق مامەڵی لەگەڵ دەکات ئیتر خۆ بەڕسمی وایە ئەگەر لە هەندێک شوێنیشە معاملی لەگەڵا کردێ بەڵام ێستا تەوەجۆکە وایە نفتەکە لەوە دەڕوات و ئەخر خۆ نفتەکە ئەو قازە خۆی یەکێ لە شتەکان کە تا ئێستا بەو شێوەیە بەزەقی دژایەتی ئێمە ناکات لەبەر نەوتەکەیە نەوتی هەرێمی کوردستان غاز هەرێمی کوردستان خزمەتێکی باشی ئابووری تورکیاکە و هەرێمی کوردستانیش بازارێکی باشی ئابوو ساختکردنەوەی کەلوپەلەکانی تورکایە لەبەرەوە تورکیا لە ئەسڵا دژی هەموو دەستکەوتێکی کوردە زۆر باشە بەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان لەگەڵەوەشە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکی باشیان لەگەڵ تورکیا هەیە بەڵام تورکیا حساب بۆ ئەو پەیوەندی ئەمە ناکە ئەمە قەناعەتی منە چونکە حساب بۆ ڕێی شۆڤینەکانی تورکیاکە زۆر باش ئەم دەستکەوتانە ئەمڕۆ بەدەستیێناوە کە تورکیا ئەمریکا ڕازی بووە ئەمریکا ئاگای لێ رووسیا ئاگای لێ حکوومەتی هەرێمی کوردستان ئاگای لێ پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستانی کوشتووە حکوومەتی هەرێمی کوردستان قسە ناکە ئیتر لەوە زیاتر سەرکەوتن بۆ ئەردۆغان و بۆ حکوومەتی تورکیا چییە زۆر باش بەزەگە کێشەکە کێشێکشانەوەی پەکەکە مادام تۆر دەڵێ بۆ پەکەکە ناکشێتەوە کە مەسلەی پەکەکە ئەمە بێ مناقەشەیەکی درودرێژی لەسەر بکەین پەکەکە بۆچی هاتوۆتەوێ بۆ شەڕی داعش هاتوۆتەوێ داعش ماوە هێشتا جارێکی لەم سیاسەتی تورکیا بێژگە لە مەسلەی کورتکەیکە ئەم شتانە کە هەموو یەکا بۆت ئەوەیە تەمەنی داعش درێژ بکاتەوە چونکە ئێستا ئەو بەرەیەکە مەسەن هێزی پێشمەرگە و گەریلا و یەپەژە و یەپەگە و کێ ئەڵێ نەمانە هەموو لە بەرەیەکان دژی داعش بەس ئەمانەوەتە ئەمانە لەمە ئەمانەی ضعیف کرد لیان نەدات و لەوانەیە شتی کەش بێت لەوانەیە دووبەرێکیش بخاتە نێوانیانەوە مەسەن سەر ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستان بە حیزب و بە هەمویانەوە مەسەن فراکسیۆنی پارتی لەگەڵ 5 فراکسیۆنەکەی کە بەیانی دەرنەکرد دژی تورکیا معناوێ دوو هەڵوێزەیە من ئێوارە کەسەی ڕاگەیاندنەکانی پارتی دیموکراتی کوردستانم کرد خەڵک ئامادەیەکە بۆ شەڕی پەکەکە خەڵکی خۆیان بەڵە خەڵکی خۆیان
بۆ ینی چاوەڕ دەکرێت یعنی سەربازی وا تێبینیەکەم لە ڕوودا و لە کوردستان 24 و لە شوێنەکانی کە خەڵک ئامادەکەن بۆەوە تەبەن ئەمە معنای چییە؟ معنای ئەوەیە بێژگەل لەوەی کە لە تێکۆشانی گەلی کوردایە لە باشووری کوردستان هەوڵی ئەوەژەدا کە ناکۆکی و شەڕ و ململانێ لە نێوان کوردەکانە دروست بێ بۆی بە ئارزی خۆی بێتە خوارەوە بێتە ناوە. سپاس دەکەم کاتگرم لای بەرز کاکتۆر ساڵها گەر بگرێم لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی شەیدکردنی 6 پێشمەرگەی هەرێمی کوردستان کە پێشکەمێک لەمەوبەر ژمارەیان بوو بە 6 شەید وە 8 بریندار. بۆچی تورکیا گەر بە هەڵی تاکو ئێستا داوای لێبوردنی لە حکوومەت هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان نەکردووە؟ ئەمە واقعکە کە تورکیا مقەسرە سەبارەت بەوەی کە هێزی پێشمەرگەی بمباران کردووە و شەهید بوونە 6 کەسە و خەڵکانێکی تر بریندار بوونە لە هێزی پێشمەرگە. ئەمە واقعکە سیاسەتی تورکیا ئێمە هیچ کاتێک دەناو هەرێمی کوردستاندا ناڵێن کە تورکیا لەگەڵ ئەمەدایە کە بەرگری لە مافەکانی کورد دەکات یا ناکاتن. نەک تەنیا تورکیا، ئیرانش بە شێوەیەکی ڕاشکاوانە ئەمانە ڕای خۆیان دەبڕن کە بەڵێ لە دژی ئەمەنەکە هەرێمی کوردستان دەوڵەتێکی سربەخۆ دروست بکاتن. بەڵام ئایا ئەمە دەتوانێتن بە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا بێتن کە کێشەکانی خۆی دەگەڵ ئێران و تورکیا زەق بکاتەوە دەگەڵوانش وەکو ئەوەی کەپەکە بەحسی لێ دەکاتن شەڕ دەگەڵ هەموو کوردەکانە بکەوێتە دە شەڕدا. گەورەترین ئستراتژی پەکەکەوەیە کە دەیوێتن شەڕەکە و قەیرانەکان بینیتە دەناو هەرێمی کوردستاندا. پەکەکەت زۆر سنووری هەیە دەناو تورکیادا کە دەتوانێتن بچێتن دەناو خودی خاکی تورکیادا شەڕ دەگەڵ تورکیا بکاتن، نەک ئەم قەیرانە بینیتن بگوازێتە دەناو هەرێمی کوردستاندا و کێشە بۆ هەرێمی کوردستان دروست بکاتن. هەرێمی کوردستان لە واقعەکدایە کە دەیوێتن پەیوەندی باش دەگەڵ دراوسەکانی خۆی دروست بکاتن، چ دەگەڵ ئێران بێتن و چ دەگەڵ تورکیا بێتن. ئایا ئەم پەیوەندیانە لەم ئاستەینە بە قەنەعەتی من ئەگەر لە نێوان 0 و 100 ئێمە لە بەرچاو بگرین، ئێمە باوەڕمان بەوە نییە کە پەیوەندیەکانی تورکیا و هەرێمی کوردستان لە ئاستی 100دانە. بەڵام ئێمە نامانەوێتن کە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان دەگەڵ تورکیا و ئێران بچێتە دەژێر سفردا و بە حاڵەتێکی شەڕکردن و قەیران و ئەم شتانە بینین دەگەڵ تورکیا تەعامل بکەن و هەرێمی کوردستان ئەم تواناییەشی نییە و ئەم هەموو قوربانی دانەی کە خەڵکی کوردستان دایەتی بەپێی گۆڕانکاریەکانی کە ئێستا لەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە، هەرێمی کوردستان دەیوێتن سەقامگیریەک دروست بکاتن، بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسین بداتن و دەوڵەتێکی سربەخۆ دروست بکاتن. هەرێمی کوردستان ئەو کاتەی کە پەکەکە پێویستی بە هاوکاری بوو یان کوردەکانی سووریا پێویستیان بە هاوکاری بوو، هێزیان ڕەوانەی کوبانێ کرد، یارمەتی خەڵکی سووری کوردەکانی سووریاندا دوای گەڕانەوە. ئیتر نەمانەوە دەناوێندەردا هێزی پێشمەرگە کە بینن بەڵێ ئێمە لێرە دەمێنینەوە و ئێمە دەبێت خەڵک پەروەردە بکەین و دەبێت خەڵکی و منتقە وەکو ئێمە دەوانەوێتن لەژێر کاریگەری ئێمە ڕەفتار بکەن. هێزی پێشمەرگەمەی نەکرد، خۆ هێزی پێشمەرگەش دەیتوانی لەوێندەر ماباوە. بەڵام پەکەکەش کە لە کاتێک کە داعش هێزی بەکارهێنایان هێرشی کە دەسەر هەرێمی کوردستان پەکەکە هات یارمەتی هەرێمی کوردستانیدا شتێکی زۆر باش بوو، هیچ کەسێک لە دژی ئەمە نەبوو. بەڵام بەردەوامبوونی بۆ ئەوەی کە قەیرانەکانی تورکیا بگوازرێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان، ئەمە بە هیچ شێوەیەک لە بەرژەوەندی هەرێمی کوردستاندا نییە و پێویستە پەکەکە دەمە بگاتن و بە شێوەیەکی ڕەئالیستی سیاسەت بکات. بەڵێ بەڵام کاکتۆر ئەگەر هاتوو ئەوەی کەردۆغان باسێک کە بەرپرسانی هەرێمی کوردستانی ئاگادار کردوتەوە، ئەگەر ئەم ئاگادارکردنەوەی فەرمی بێت ینی بەرپرسانی هەرێمی کوردستان بەرپرسیار نین لە گیان لە لەزدانی ئەو پێشمەرگانی کە ئەمڕۆ لە چیای شنگال شەهید بوون؟ هیچ موافقەی هەرێمی کوردستان لەسەر ئەمە نەهاتیتەکردن و هیچ شێوەیەک کە هەرێمی کوردستان ڕازی ببێتن دەوڵەتی تورکیا بینیتن بنکەکانی چ پەکەکە بێتن و چه هێزی پێشمەرگە بێتن لە شنگار بمباران بکاتن. ئەمە واقعەکە کە بە هیچ شێوەیەک هەرێمی کوردستان دەگەڵ ئەمەدانە و هەرێمی کوردستان لە دژی ئەمەشە. بەڵام لە هەمان کاتدا تااقەت و توانایی هەرێمی کوردستان چەندە؟ ئایا هەرێمی کوردستان F16 هەیە تێفڕۆکەی هەیە کە بینی فڕۆکەکانی هەستینیتن و ڕێگیری لە فڕۆکەکانی تورکیا بکاتن؟ ئایا هەرێمی کوردستان دەتوانێتن ڕێگیری لەم فڕۆکانە بکاتن؟ نەک تەنیا دەناو شنگارداگەر
ئێمە تەماشای قەندیل بکەین تەماشای زۆر جێگایتر بکەین کە پەکەکە سیاسەتێکی لە پێشگرتووە و تا ڕاددەیەکی زۆر ئەم قەیرانەی گواستۆتەوە دەناو هەرێمی کوردستاندا دەناو پەکەکەش کە ئێمە تعریف بکەین ئەقلیەتێک دەناو شاخدایە دەنا ئەقلیەتێکی شاخ بە شێوەیەکی سەربازی بیر دەکاتەوە هەتا خودی کێشەی بۆ پرۆسەی سیاسی کوردەکانی تورکیا دروست کردەوە ئێمە کە تەماشا بکەین هەدەپە نزیکەی کاتێک 80 کورسی پارلەمانی بەدەستهێنا بوو تا ڕاددەیەکی زۆر دەیتوانی کە کێشەکانی خۆی چارەسەر بکاتن دەگەڵ تورکیا بە شێوەیەکی سیاسی بەڵام ئەم ئەقلیەتە سەربازیەی کە لە ناو قەندیلدا هەبوو ئەمە قبول ناکاتن کە هەتا هەدەپەش بینیتن ئەم کێشانە بە شێوەیەکی ئاشتیانە چارەسەر بکاتن دەگەڵ تورکیادا ئەم ئەقلیەتە دەیوێتن کە هێزی سەربازی هەبێتن و ئەم ئەقلیەتەکە کە بەو شێوەی هاتوتە پەروەردەکردن و دەیوێتن ئەم کێشە و قەیرانانە بگوازێتەوە بۆ ناو هەرێمی کوردستانش و پێویستە کە هەرێمی کوردستان سنوورێک بۆ ئەمەدا بنێتن کە نابێتن ئەم قەیرانەی ناوخۆی تورکیا بگوازێتەوە بۆ ناو هەرێمی کوردستان. بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینێرانی بڕێز ناوبڕێکی کورتمانەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە. ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتە و میمۆری 32 گیگابایتە و کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێناو بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی ناوماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمان بە هاوڵاتیان سەلاجە و موجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فڕن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاوی تۆرفاغی بگەمە وڵای بەڕێستان کاک دکتۆر ساڵح باسی لەوە کرد کە هەرێمی کوردستان توانای ڕوبەڕووبوونەوەی تورکیا نییە خۆفرۆکە F16 نیە اینجا سەبارەت بەوەش کە بەڕەزامەندی هەرێمی کوردستان نییە و بردومانن یعنی هەرێمی کوردستان مەسەلەن حکومەت هێرێم سەرۆکات هێرێم کە بەڕێز دەرەخنەتە بوو بەیاننامە دەرنەکەوت دەتوان چی بکەن بۆ نمونە بەرامبەر زانی چی ئیرادە ئەگەر هەبێ تێکۆشانە بێت تێکۆشانیش هەبێ سەرکەوتن بەدەست دێ مەسەلەکە ئەوە نییە مەسەلانیکە لە شاعیرەکانی کورد لە باشووری کوردستان ئەڵێ قەت مەڵێن دژمن بەهێزە تۆپ و تەیارەی هەیە ئیتیفاقتان گەر هەبێ درۆیە خۆی ڕاگرێ قەزیەکەی ئێمە قەزیەکی ڕەوایە ئێمە داوای ماف و ئازادی میلەتی کورد دەکەین با تورکیا بە تیارە لێماندا بە بەعز بە کیمیاوی لێماندا بە سووریا بە شتێکی کە و ئێران وامان لێ بکەوانە بەس لەبەری قەزەکەی ئێمە ڕەوایە ئەگەر ئێمە ببینە خاوەن ئێرادەی خۆمان تورکیا ناتوانێت دەرەقەتی ئێمە بێ و دەستکەوتەکەمان لێ بسێنێتەوە لەبەرەوە ئەمە خاڵێکە خاوەنی کێ خاوەنی ئیرادەی خۆی نییە
ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی کاک دکتۆر ئەڵێ ینی بەو شێوە هیچمان پێ ناکرێوانم ینی بڕوان بەوە نیە ئەوە ڕێی خۆیەتی یەکینا میلەتی کورد بەو شێوەیە بیر ناکاتەوە وەکو دکتۆر ئەڵێ باشە بەس ئەوە کە جەناب رەحمەت هەبوو مەسەلەن دەرکردنی بەیاننامەیەک لەلایەن حکوومەتەوە حکوومەت ئیرادەی دۆخەکە دەگۆڕێ بۆ منە ینی ئەبێ بەرانی کەمەوە هەڵوێستی هەبێت ینی مەسەن تۆ پرسیارێکرد لەو کرد ئەو پێشمەرگانی کە شەهید دەبوون یعنی ساڵێن بریارەکانیان هەندێکیان بردو بۆ تورکیا بردویان باشە دژمنێک بێت من بکوژێ من بریندار بکات چۆن من برینارەکەمە نێرم بۆ لای و دژمن علاجیکە یعنی ئەمە نازانم ینی بەڕاستی ئەم سیاسەتی لە هەرێمی کوردستان ئاکرێت زۆر دابەزاندنی تاکی کووردە زۆر باشە بێ نرخکردنی حرمەت و کەرامەتی میلەتی کووردە دژمنە و لێدەیە نەداوای لێبوردنی کردووە ناڵێ بەغەڵەت وام کردو تۆ برینارەکانی خۆت بنێری بۆ علاجی بکەیت و ئەنوا هەوڵ و تێکۆشان بێ بۆی پینۆپەڕۆی ئەو نە بکەین وەلا ئاساس بۆ پەکەکە هاتووە و پەکەکە لەوێ نەمێنێ و کێشەکە حەلەکرێت کاکە وانە ئەنێ ئێستا پەکەکە لەوێ نەمێنێ کێشەکە دەمێنێ خێر باشە داعش کێیە داعش تورکیا دروستی نەکرد هاتیێرشی کرد لە سەر هەرێمی کوردستان یعنی تۆ ئێستا ینی ئەگەر ئێمە بە وردی لە مەسەلەکان تێبگەین داعش بریتە لەوەی کە هێزێکە لە ژێر پەردەی ئیسلامی سیاسە شۆڤینیزم پێڕەوەکە یعنی داعش بۆچی پەلاماری مەخمورەیە بۆچی پەلاماری شنگاڵەیە بۆچی پەلاماری هەولێرەیە تورکیا دیفاعی لەکە ئەمڕۆ داعش ضعیف بووە تورکیاوە داعش بە قوت بکاتەوە بەڵام کەوتور ینی تۆ بۆ چون دوایە کە مێرشانە پێشتە ڕەزامەندی هەرێمی کوردستان لەسەر وەرگیرا بەڵە مانی هەرێمی کوردستان زۆر بەداخەوە دژمنی سەرەکی خۆی بە پەکەکە ئازانێت دژمنی سەرەکی ینی ڕەزامەندیدا بۆ نمونەگەر هێرش بکرێت سەر چای شنگال یاخود ڕەزامەند حکوومەتی هەرێم ڕەزامەندی داوە سەرۆکایەتی هەرێم کامیان ڕەزامەندی داوە نازانم بەس قسەکانی وەزارەتی پێشمەرگە و قسەکانی پارتی و ڕاگەیانەکانی پارتی زۆر وازەحەکە ئەمان ڕەزامەندیان داوە بۆەوە و تەوەقعیان نەکردووە پێشمەرگەی خۆشمانی باشووری کوردستان تۆ بەرپرسانی بەرپرسیار دەزانین لە گیان لەزدانی و پێشمەرگەرن و ئەبێت لێکۆڵینەوەشیان لەگەڵا بکرێت لێکۆڵینەوەکیان لەگەڵا بکرێت لێکۆڵینەوە ئەگەر یاسا هەبێ ئەبێت دادگا بێت گەرداواکاری گشتی هەبێت ئەبێ بەڕاستی باشام ئەردۆغانەڵێ بەرپرسانی هەرێم لە دادگای بکرێن بەرپرسانی پەکەکە لەسەر و بەرپرسانی پەکەکە هاتوون دیفاعیان لە هەرێمی کوردستان کردووە دیفاعیان لە مەخمور کردو دیفاعیان لە کەرکووک کردو دیفاعیان لە شنگاڵ کردووە ینی بۆشی ئەوانەی نەکەی هەتا لەبەر ئەوەی کە داعش هاتوو ئەوان هاتوون ئەگەر داعش نەما و پەکەکە نەگەڕانەوە شوێنی خۆیان حەق ئەوانی ژادگایی بکرێن بەڵام تۆ بیت مەجموعەیە پەشە کە خەڵکی شنگاڵن و قەنەعەتیان بە فکری پەکەکە هەیە ئەوانە مەحکەمە بکەی ئەوە تاوانە مەسەڵەن ئێستا پارتی دیموکراتی کوردستان ڕێخستنی سیاسی هەیە لە ڕۆژاوای کوردستان کە ئەنە کەسەیە وەکو فکر لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێگەیان پێ نادەی کاری سیاسی قیناکە نە ئەوان ڕێگەیان پێدرێ خۆیان احتراف بە هەرێمی ڕۆژاوای کوردستان ناکەن ئەوان تا ئێستا یەکێ لە کێشەکانیان لەگەڵ ڕۆژاوای کوردستانەوەیە کە ئەڵێن نەهاتوون مۆڵەت وەربگرن مۆڵەتیان وەرنەگرتووە مەسەڵەن پارتی دیموکراتی کوردستان لە باکووری کوردستان پارتی دیموکراتی کوردستانی تورکیای هەیە پارتی ئازادی کوردستان هەیە ئەمانە سەر بە پارتی دیموکراتی کوردستان مەسەلەن بۆچی بۆ پەکەکە ڕەوابێ دەستێوەردام کار لە هەرێمی کوردستان بۆ پارتی ڕەوانەوەی مەسەن دەستێوەردام کار لە ڕۆژاوا نازەم لە باکوور من ئەڵێم ینی من ڕەوایی ئەدەم بە ئەو هێزانەی کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان ئەبێ خەباتی سیاسی بکەن لە ڕۆژاوای کوردستان بەڵام ئەوان اعتراف بەو ئەزمونەی ڕۆژاوای کوردستان ناکەن یەک تا ئێستا مەسەلەن ئەوان چەندان حیزبی سیاسی کە هەیە کە پەیدەنیە و پەکەکە نین با بڵێ وەکو ئێواڵێن بەڵام لەگەڵیان ئیژەکەن بەس ئەمانەی کە سەر بە پارتین تا ئێستا احترافیان بە ڕۆژاوای کوردستان نەکردووە ناچون مراجعە بکەن لە ئاسایش لە دادگا لە یاسا لە کوێوانە بڵێن ئێمە وەکو حیزبێکی سیاسی لە هەرێمی لە ڕۆژاوی کوردستان ئەمانەوێ چالاکی سیاسی بکەین تەنها هەوڵیانەوەیە کە هێزی پێشمەرگەی خۆیان بەرنە ئەوێ بۆ ئەوەی لەوێ بیکەن بە شەڕی ناوخۆ لەگەڵ یەپەگە و کارەساتەکەی وەکو باشووری کوردستان بەسەرمان هاتووە بەسەر ئەوانی شابێتەوە دوایەوە کاگتۆر باسی قەیرانی کە وتی پەکەکە قەیران بۆ ئێمە دروستەکە کاکە پەکەکە قەیرانی دروست نەکردو ئەگەر کێشەیەکیشی لەگەڵ پارتی و یەکێتی و حیزبەکانی کە هەبێ لە ڕۆژاو و لە باکوور و لێرە و لە شوێنەکانی کە داوای کردو کۆنگرێنێتەوەی هەبێ بۆی لە چوارچێوی کۆنگرێنێتەوەی ئەو کێشانە چارەسەر بکەین قەیرانی باشووری کوردستان کە قەیرانی مادیە قەیرانی پەرلەمانە قەیرانی حکوومەتە قەیرانی لەگەڵ هەرێمی لەگەڵ بەغا پارتی خۆی دروستی کردو بە دەرەجەی سەرەکی ینی پەکەکە بۆچی دروستی کردو و قەیرانی دروست کردووە مەسەڵەن ئێستا ئێمە لە ڕووی داراییەوە ئەزانین وەزعمان چۆنە ئەوە تا هەچی بەرپرسی پارتی هەبوو لە عێراق هەمووی ڕۆژانە دەریان کردن لەسەرچی لەسەر من ئەگەر بە منە پرسی لە ناکۆکی سیاسیە لەسەر ناکۆکی سیاسیە لەسەر کوردایەتی نەبوو نسخی نەخێر نە کوردایەتی و نایاساییشە کوردایەتیش ئێستا مەسەڵەن سەرۆکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان پارتیە نوێنەر هینی پارتیە بۆ تا دەریەکەن وەزیری داراییان دەرکرد سەرۆکی ئەرکانی سوپای عێراقیان دەرکرد
يعني ئەمە معنای چییە؟ معنایەوێ پارتی خۆی قەیرانی هەیە لەگەڵ حکوومەتی عێراق کە بەشێکە لە حکوومەتی عێراق، خۆی قەیرانی هەیە لەگەڵ گۆڕانە، خۆی قەیرانی هەیە لەگەڵ یەکێتیە، خۆی قەیرانی هەیە لەگەڵ میلەتە. مەسەڵەن میلەت خەریکە لە برسا نامرێ، نەوتی ئێمە تا ئێستا نازانین بە چەند ئەفرۆشرێ، داهاتەکەی بۆ کوێ ئەچێ. سپاس دکتۆر. ئەمانە پەکەکە دروستی نەکردوون. بەڵێ کاک دکتۆر ساڵح ئەگەر بڕێم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە بۆچی بازەوە کە تاکوێستا حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستانی جۆرە بەیاننامەیەکیان دەرنەکردووە سەبارەت بە ئەم بۆردومانەی تورکیا. بەیاننامەکە کە ئێمە تەماشا بکەین وزارەتی پێشمەرگەم بەیاننامەی دەرکردووە بە شێوەیەکی فەرمی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەرچوویە و بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن کە حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی لە دژی ئەمەیە بەیاننامەیان دەرکردووە، بەڵام شتەکانی زۆر سیر دەناو قسەکانی بەڕێز کاکفایق دیار دەبێتن. یەک لەوەی کە بەحث دەکاتن دەڵێتن ئەنە کەسە ڕێگری لێکراوە لەبەرەوەی کە مۆڵەتی لە حکوومەتی پەکەکە وەرنەگرتووە لەوێن دەر پرسیار لێرە دێتە تەڕەحکردن ئایا پەکەکە مۆڵەتی لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرگرتووە کە دێتە دەناو شنگاردا و دێتن گوندەکانی هەرێمی کوردستانی داگیر کردووە. ئەمە یەک. دوو، ئەنە کەسە خەڵکانێکی ئاوارەنە کە چەند 100,000 کەسێک ئاوارە بوونە دەناو هەرێمی کوردستاندا، ئەمانە دەیانەوێ بگەڕێنەوە و هەرێمی کوردستانش یارمەتی چەک و تەقەمەنی پێشکەش بەوانە کرد بێتن کە ئەمانە بگەڕێنەوە. ئەمە شتێکی زۆر سروشتیە کە هەرێمی کوردستان بینیتن یارمەتی ئەم کوردانە بداتن و سیاست لە پێش بگریتن کە دەوڵەتەکانی هاوپەیمانش یارمەتی ئەمانە بدەن بگەڕێنەوە سەر جێگای خۆیان، بەڵام پەکەکە ڕێگری لێ دەکاتن کە ئەمانەش بگەڕێنەوە سەر جێگای خۆیان و بەحث لەسەر کوردایەتی و کۆنگرەی نەتەوەیی دێتەکردن. من یەک پرسیار لە پەکەکە دەکەن یان بۆ ڕای گشتی خەڵکی کورد کە گەمە بە هەست و سۆزی نەتەوایەتی نێتەکردن. ئێستا هەرێمی کوردستان ئارامە و دەتوانین بڵین تا ڕادەیەکی زۆر ئازاد کراوە، بەڵام ئایا کوردستانی ئێران بەو شێوەی وەکو هەرێمی کوردستان ئازادە؟ بۆ پەکێکە ناچێتن دەناو ئێراندا شەڕ بکاتن، بۆ ناچێتن گوندەکانی ئێران داگیر بکات دەناو کوردستاندا کە تاکو ئێستا لەژێر دەسەڵاتی ئێراندایە. ئەمە وڵامەکە وازەحە کە جورعەت ناکات ناوێریتن ئەم سیاسەتە لە بەرامبەر ئێران لە پێش بگریتن، بەڵام ئارکەکەی ئەوەیە کە بێتە دەناو هەرێمی کوردستاندا قەیرانەکان نەقلی هەرێمی کوردستان بکاتن و پارەش لە بەغدا وەربگریتن بۆ ئەوەی کە کێشە بۆ هەرێمی کوردستان بێتە دروستکردن. باشە بەغدا چۆن پارە بە هێزی پەکەکە دەداتن دەناو شنگاردا، بەڵام پارە بە هێزی پێشمەرگە نەداتن. خۆی وڵامەکە وازەحە کە هەر کەسێک کە بە شێوەیەکی ورد تەماشا بکات ئەمە دەبێتن پەکەکی کەوەندە فەرعی هەیە دەناو هەرێمی کوردستان دەیوی خەبات بکاتن بە فەرعەکی خۆی ببەتە دەناو کوردستانی ئێراندا. باڵەوێن دەربینیتن چەند منتیقەی وێن دەربگریتن، ئەوێن دە ڕزگار کراوە هیچ کێشەی تێدا نیە. تۆ هیچ بەڵگەیەکرد لە بەردەستدا کە پەکەکە پارەی لە بەغداد وەرگرتە بێت؟ ئەمە تەشیر نییە بە پەکەکە؟ زۆر بە باڵێ نانا هیچ تەشیر نییە و لەوێن دەر پارە لە بەغداوە وەکو بودجە بۆ وان دێتن و پارە وەردەگرن. بڕەکەی چەندەوەی کە جەنابەت ئاگادار بیت؟ بارحاڵ ئیتر بڕەکەی ئەوانەی کە ئەو هەموو ڕێخستنەی تێدا دروست کراوە و تەنزیم کردرا بڕەکەی دەزانێتن کە چەندە. باشە، زۆر باشە. بەس سەبارەت بە مەسەلەی پرسیارەکەی پێشووترمان سەبارەت بە نەبوونی بەیاننامە لەلایەن سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ئیدانەکردنی ئەم پرسا، من ئەوەی کە بەیاننامی مەکتەبی سیاسی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەی دەرکردووە بە شێوەیەکی فەرمی. ئەمە وزارەتی پێشمەرگە حکوومەتی هەرێمی کوردستان نییە؟ نازانم، بەس پێشتر حکوومەت وەزارەتی بجگە لە وەزارەتەکان حکوومەتیش بەیاننامەی لە سەرەندێک پرس دەردەکرد. بۆ نمونە تەقینەوەک ڕوودەدات حکوومەتی هەرێم بەیاننامە دەردەکات. ئەمە پەیوەندی بە هێزی پێشمەرگەوە هەیە. هێزی پێشمەرگە لێرە هاتینە شەهیدکردن و هێزی پێشمەرگە بە شێوەیەکی فەرمی بەیاننامەکەی دەرکردووە. باشە، سەرۆکایەتی هەرێم کە سەرۆکایەتی هەرێم بۆ هیچ بەیاننامێکی دەرنەکردووە لە ڕووی یاساییەوە کێ فەرماندەی هێزە چەکدارەکانە؟ بەڵێ وەکار ئێوە ئەم پرسیارەتە نەبێ ئەو پرسیارە دەتوان لە سەرۆکایەتی هەرێم بپرسن، بەڵام هێزی پێشمەرگە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەکەی دەرکردووە، پارتی دموکراتی کوردستانش بەیاننامەکەی دەرکردووە و تەواو. زۆر باشە، بەڵام بۆچی لە بەیاننامەکەی پارتی دموکراتی کوردستان ئێمە
ئەوەی کە تاوی بەیاننامەکە تەناوەیە کە باز لە نیگەرانی دەکا بۆ سەر مەسەلەی هێرشەکانی تورکیا بۆ سەر سەنگەرەکانی پێشمەرگە ئەی سەبارەت بە سەنگەرەکانی پەکەکە پارتی پێدوای نیگەران نییە لە هێرشەکانی تورکیا بۆ سەر پەکەکە؟ پارتی بە هیچ شێوەیەک ئەم سیاسە دەگەڵ ئەم سیاسەتەدا نییە کە قەیرانی ناوخۆی پەکەکە و تورکیا بگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان. ئەگەر ئەم سیاسەتە بکات ئەمە سیاسەتێکی زۆر کوشەندەیە کە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێتن و هەرێمی کوردستان دەبێتن ئەوەندە قەیرانی ناوخۆ و کێشەکانیدا هەیە کە نایەوێتن کە پەکەکە بینیتن ئەم قەیرانە بگوازێتەوە بۆ ناو هەرێمی کوردستاندا و هاوڵاتیانی هەرێمی کوردستانش ئەمە لە پارتی قبول ناکەن ئەگەر پارتی ئەم سیاسەتە لە پێش بگرێت. بەڵێ سپاس دەکەم دواتە گرم وڵی بەرزستان کاکتۆر فاق سەبارەت بۆی کە بەڕێزت باست لەوە کرد کە ئێستانی کار بۆ دەکرێت کە شەڕی پەکەکە و پارتی لە ئایندە بەڕێوە بچێت لە هەندێک ناوچە مەترسیەوە هەیە؟ بەڵێ مەترسیەوە هەیە. یعنی تورکیا دەمێکە کار بۆەوەکە زۆر کەس لە باشووری کوردستان بڕوای وا بوو کە پارتی دیموکراتی کوردستان جارێکی کە ئەو هەڵەیە دووبارە ناکاتەوە. بەڵام ئێمە لە 3 ئازاری ئەم ساڵدا کاتێک کە هێزی پێشمەرگەی ڕۆژ ئەوەی سەر بە ڕۆژاوا بوو لەلایەن وەزارەتی پێشمەرگەوە ئاراستەکرا بۆ چۆش سەر یەزیدیەکان ژمارەیەکیان لێ دەستگیرکردن، ژمارەیەکیان لێ شەهیدکردن، ژمارەیەکیان لێ برینارکردن. یعنی لەبەرەوە ئیرادەیەک هەیە لەلایەن تورکیا و پارتیشەوە بۆی شەڕی کورد بە کورد بکرێت. بەڵام بەرامبەرەکە وەڵامی ناداتەوە. بەرامبەرەکە کێیە؟ مەسان بینیتان لە ڤیددیۆکانە کە کاتێک سوپای هێزی پێشمەرگەی باشووری کوردستان یا هێزی پێشمەرگەی ڕۆژ ئەڕۆشتن بۆ خانە سوور گەریلای هەپەگە کە چەند ژمارەیەکیان لێوە بوون چوون پشتی ئینەکە چونە بەردەمی دەوابەکان سیارەکان بۆی ڕێگەیان لێ بگرێن بچن بۆ شەڕەکە بە زۆر بەداخەوەوان تەقیان لێکردن و شەیدیان کردن. تا ئێستاش بەرامبەر بەو شەڕەنگێزیە یەپەگە و هەپەگە و یەپەژە و ئەوانە هیچ ئامادەکاریەکیان نیشان داوە نیشان نەداوە کە شەڕ بکەن دژی پارتی. بەڵام بەداخەوە ینی ئەوەی منی بینم لای پارتیەوە بە تایبەتی لە دوێنێ ئەو قەسفەوە ینی وەکو بڵێ ئامادەکە ئەمە هەنگاوی یەکەمە بۆ شەڕی نێوان پارتی و پەکەکە. بۆچی ئەم شەڕە ناکەنەوەن؟ تابان هەم بڕیان بە شەڕی براکوژی نیە، هەم دژمن قازانجیلیەکە، هەم ئەمڕۆ شتێک هەیە کە پێی وترێ داعش بەرەی دژی داعش فراوانە. باسی ئێرانی کرد، باسی عێراقی کرد، کاکە ئێران و عێراق و یەکێتی نیشتمانی و کۆمەڵی ئیسلامی و گۆڕان و پەکەکە و یەپەگە و ئەمریکا و رووسیا و هەمویان لە بەرەیەکان دژی داعش ئەوەی کەماوەتەوە دژی داعش نییە و ئەوێ ئەو بەرەیەتێکدا بە دەرەجەی سەرەکی تورکیایە. لێرەدا پارتی کەوتۆتە داواکەی تورکیاوە. تورکیا ئەوێ پارتی بەکاربێنێ بۆ لاوازکردنی بەرەی دژی داعش بۆ دروستکردنی زۆر باش. بەڵام تۆ ڕۆژەی لاوەکی بۆی کە مەسەرەن کار بۆ دەکات شەڕ دژی پەکەکە بکات ینی ئەم چ خزمەتێک بە پارتیەکە مەسەرەن شەڕی کورد بکات؟ وەڵایەوە لە پارتی بپرسە. مەسان ئێستا ئەگەر ئەوانەی کە لە شەڕەکەی خانە سوور کە سێ بوو سیسی ئەم ساڵ بوو ئەوە بۆ خۆی پێشمەرگەی پارتی بوون بە تەوجیهاتی پارتی پێشمەرگەی ڕۆژی ڕۆژاوە هێرشیان کردە سەر یەزیدیەکان. لەلایەکەوە پەکەکە و یەپەژە ئەوانە وەکو وین وەڵامیان نەدانەوە لە لایەکی تریشەوە فشاری ئەم لاوەلاوایان کرد کە ئەو هینە سنووردار بۆ لە سەڵات چەند مەترسیەوەتەیە کە دوای ئەم بردومانەی تورکیا کردۆغا و توێتی بەردەوام دەبێت شەڕ لە نێوان هێزە کوردیەکان مەترسیەوەیە کە سەرەبات؟ وەڵاهی جارێ خۆی احتیمالی زۆر هەیە، بەڵام من وا پێشبینیەکەم ئەگەر شەڕەکان هێرشەکانی ئەردۆغان بەردەوام بێت و هەڵوێستی پارتی بۆم بەم شێوەیە بێت شتی تر ڕوو بدات، میلەت بێدەنگ نابێت، وەکوچی ڕاپەڕین ڕوو بدات. چکە ئێمە کۆمەڵێک کێشەی ناوخۆیمان هەیە، کۆمەڵ قەیرانی دارایی و سیاسی و یاسایی و تاکۆتایی هەمانە لە هەرێمی کوردستانە. پارتی دیموکراتی کوردستان ئێستا ئەمڕۆ لەم ڕووداوە خۆی بە تاکو تەنها ماوەتەوە، ئەوەی لەگەڵ یایەتی نەمیلەتە نەحیزبەکانی باشووری کوردستان تەنیا تورکیایە. بە چ بەڵگەیەک؟ مەسەڵەن ئەمڕۆ بۆ نمونە 5 فراکسیۆنی پەرلەمان بەیانیان دەرکرد دژی ئەو هێرشانی تورکیا. بەڵام پارتیش بەجیا بەیاننامەی دەرکرد. بۆچی بەجیا فراکسیۆنی پارتی دەری کرد؟ بۆچی بەجیا؟ معنای ئەوەیە ڕێک نین، معنای ئەو 5 فراکسیۆنە ڕێکن. دوایەوە خەڵک تا ئێستا کە هەندێشتی قبول کردووە بە تایبەتی لەژێر پەردەی ئەوە کە خەتای پەکەکەی و ئەم چاواشەکاریانە، بەڵام ئێستا تورکیای گێن نەپەکەکە بەلایەوە گرنگە نە هەپەگە و نە پەدەکە لە کورد ئەیە لە پێشمەرگەیە لە ئەوەی چەکدار بێ لێدا کە بێ پارتی ئەم پەیامەی تورکیا تێبگا
ئەبێت ڕاچڵەکێ ئەوە غەڵەتە پارتی کراوی کراوەتە سەر ئەی پەکەکە پەکەکە ئاگای لێیە پەکەکە زانێت تورکیا دژمنیەتی و تەواو کڵاوی نەکراوەتە سەر پەکەکە و هەپەگە و یەپەگە ئەزان تورکیا دژمنیانە زۆر ئامادە کردووە سەبارەت بە ئایندەی و ناوچێ ئایندەی شنگال دوای ماڵۆزیان ئایندەکەی چۆن دەبین ئێستا شنگال خەڵک زیاتر لەگەڵ پارتیان لەگەڵ پەکەکەی ئەزانی من ئەو ئایندەی ناوچەکە بەوە بینم کە ئەم سیاسەتانەی ئەردۆغان کە ئێستا ئیکات وەکو سیاسەتەکانی ساڵی 91 و 92 عێراق وایە کە پەلاماری دا و کوێتی داگیر کرد قسەیان نەکرد تا چوە کوێتەوە احتیمالێ بێت شوێنێکی سووریاش داگیرکە شنگاڵی داگیرەکەی بەڵە ئۆپراسیۆنی زەمینی بێت ئەو کاتە شەڕێکی گەورەیە بێ بە تێکشکانی تورکیا و پارتیش کۆتایی دێت بەڵێ سپاس دەکەم کاک تۆر ئەگەر بگرێم وڵای بەرز کاتمان کەمەوە سەبارەت بەوەی کە بۆچی مەسەرەن ئەگەر پەکەکە و پارتی کێشیانە لەسەر شنگال بۆ لە ڕێگەی ڕاپرسی لە خەڵکی و ناوچانە یەکلا ناکرێتەوە کە لەو منتیقەیەدا بوونیان هەیە کاکە ئەسەن پەکەکە لە شنگار چ دەکە خۆی ئێستا داعش تێدا نەمایە داعش شکستی خواردووە پەکەکەی ئیدعا دەکاتن کە دەیوێتن بەرگری ئۆجالان هەیە کاک دکتۆر پەکەکە لە شنگال نییە کاکە ئەمە بوو منداڵان کاکە ئەمە بۆ کاکە ئەمە خۆی گەورەترین درۆیە کە دەکرێتن کە بەو شێوەیە ئەوان بڵێتن ئەوان پەکەکە نینە ئەوە ئیتر تەواوی جێگای مناقشەکردنی ناوێتن بەحەزکردنی ناوێتن ئەوان پەکەکەنە تەواو باشە پەکەکە بۆ ناچێتن ئەم لێرە هەیە لە هەموو شوێنێک هەیە تۆ ناتوانانی باشە پەکەکە باشووری کوردستان ئەوە پەکەکەی ئەبێت عاملێکی دیموکراتی لەگەڵا بکرێ ئەبێ مۆڵەتی یاسایی بدرێت کاری سیاسی بەشێک بێ لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە نەکژێشی تورکای بێنیتە سەر پەکەکە من شتێک پێت بڵێم پەکەکە پرسیارت لێ دەکەم بۆ ناچێت ئەم تەنزیماتە و ئەم فکرە لە کوردستانی ئێران بەڵاو بکاتەوە بڵاوی کردۆ لەوێش کاک دکتۆر بەڵاوی نەکردێتەوە جورعەت ناکاتن لەوێن دەر یەک ئەم کەلیمانە بکاتن پەژاک گەورەترین حیزبی سیاسی ڕۆژهەڵاتی کوردستانە سەر بە ئەو ئەوانەیە کە ئێوە ئاڵێن پەکەکەن وانە یعنی کە پێویستە ئێمە بە شێوەیەکی ڕاڵیستی تەماشا بکەین پەکەکە دەبێتن بارودۆخی هەرێمی کوردستان لە بەرچاو بگرێتن پەکەکە نابێتن قەیر نابێت کاکە نابێت قەیرانەکانی ناوخۆی تورکیا لە نێوان پەکەکە و تورکیاوە بگوازنێنە ناو هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان بەرگەی ئەو هەموو کێشە و قەیرانانەی نییە کە قەیرانی تورکیا و پەکەکەش بێتە دەناو هەرێمی کوردستاندا هەرێمی کوردستان خۆی بە هزاران کێشەی هەیە هزاران قەیرانی هەیە کاکە ئەمە پارتی دموکراتی کوردستان نییە پارتی دموکراتی کوردستان نەچوویتە دەناو کوردستانی تورکیادا هیچ کێشەیەک بۆ پەکەکە دروست بکاتن پەکەکە ئەگەر دەیوێتن کوردستان ئازاد بکاتن فەرموو با بچیتن کوردستانی تورکیا ئازاد بکاتن سوپاس دەکەین کاک تۆر شتێکمان زۆر بە کورد ئەزانی چی ئەو حاڵەتی کە ئەمڕۆ هەیە لە باشووری کوردستان کە دەیوێتن کێشە دروست بکات قەیران دروست بکات لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستان وەکو هەموو پارچەکانی تری کوردستان خەڵکێگەیە پێگاتەیەگەیە بڕوای بەڕێبازی ئاپۆیە ئەبێ ئەم پێگاتەیە مۆڵەتی بدرێتێ کاری سیاسی بکات بێتە بەشێک لە پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان و عێراق کێشەکە وا چارەسەر دەکرێت نەک هێزی تورکیای بێنیتە سەر بە فڕۆکە و بە تۆپ و بە دەبا بۆ ئەمانە بەڵێ سپاس میوانەکانم زۆر سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارەنم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ